بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. درسي سيهمنا لتفسير سورة الكهف. لدرسي رابردو درسي دوهم بكورتي وببختي پەروەردگار لەو ئاەتانەدا پوختەی بەسەرهاتی هاوڵانی ئەشکەوتی بۆ باس کردی. ئەمشۆ بە تەفسیلی بە وردی خوای پەروەردگار بۆمان باسی ئەو بەسەرهاتە دەکا. لەوەیە تۆزێ درێژ بێت، بەڵام جارێ پێش هەموو شتێک ئەو فلیمەی کە بینیوتانە لەبیر خۆتانی بەرنەدەرەوە، واز لەوە بێنن چۆنت بینیوە فلیم لەوە گەڕێ کاکەگەن وەرە بزانە قورئان چی فەرمووە، ئیستیفادە لە قورئان کە بزانە پەروەردگارمان چۆن ئەم بەسەرهاتەی بۆ باس کردوین وە چ سوودێکی هەیە، چه عیبرەت و دەرس و ئامۆژگاریەکی تێدایە. وتمان قسەکە زۆرە، بەڵام خوای گەورە یارمەتی دەرمان بێت بتوانین ئەم شەو هەمووی باسکەین بەو شێوازەی کە قورئان باسی کردووە. قورئان سیناریۆ نییە، فلیم و مسلسلات نییە بۆ ئەوەی حەڵقەی زۆر بێت کۆمەڵێ شت باسکەن کە ئەسڵ و ئەساسی نەبێ. ئەوەی کە گرینگە و پێویستە و سوودی هەیە بۆ من و تۆ قورئان باسی کردووە لەم بەسەرهاتە. أعوذ بالله من الشيطان الرجيم. نحن نقص عليك نبأهم بالحق. پەروەردگار دەفەرمێ ئێمە خۆمان ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام بەسەرهاتی ئەسحاب الکەهف بۆ باز دەکەین، بۆ دەجێڕینەوە، بەڵام بە حەق. ئەو بەسەرهاتەی خوا بۆ بجێڕێتەوە یەقینە، دڵنیایە، 100% چۆنی باس کردو، چۆنمان بۆ دەجێڕێتەوە ئاوایە. دوودڵ مەبەلەی بالحق، چونکە وتمت كلمة ربك صدقا، هرچی کلماتی خوایە، هەرچی هەواڵی خوایە هەمووی صدقە و حەقە و ڕاستە و دڵنیاییە. دەمادام وایە با ئێمە هەواڵی ڕاست و دروست لە قورئان وەرگرین. نحن نقص عليك نبأهم بالحق إنهم فتية آمنوا بربهم. بەڕاستی ئەوانەی کە پێیان دەوترێ ئەسحاب الکەهف مناڵ نەبوون و پیریش نەبوون، بەڵکو فتیە بوون، کۆمەڵێ گەنج و لاو بوون. فتیە لەسەر وەزنی فعلەیە، ئەفعیلة ئەفعول ثم فعلە ثمەتە ئەفعال جموع قلة. وەکو ابن مالک دەفەرمێ ئەم وەزنە جموعی قلەی پێدەوترێ. جموعی قلە یعنی لە سێوە تا نۆ فتیە، کۆمەڵە گەنجێک بوون، ژمارەکەیان لە سێوە تا نۆ. دوایی پێمان دەفەرمێت چەندە. باش. ئامنوا بربهم، ئیمانیان بە پەروەردگاری خۆیان هێنا، بە پێچەوانەی قەومەکەیان و سەرکردە کافرەکەیان کە ئەوان ئیمانیان بە پەروەردگار نەبوو، بەڵام ئەو کۆمەڵە گەنجە ئامنوا بربهم، ئیمانیان بە پەروەردگاریان هێنا. وزدناهم هدى، و ئێمەش هیدایەتمان بۆ زیادکردن، ڕێنموویمان زیاتر کردن، زیاتر حەقمان نیشاندان، بەرەو کاری خێرتر بردمانن. فائیدەیەک لەم ئاەتە وەرگرە، چاکە بەرەو چاکەی تر دەدبا، کاری باشکە بەرەو کاری باشتر خوای گەورە دەدبا. پاداشتی چاکەیە لای خوا. ئەو ئیمانی کە هەیان بوو بە هۆکاری ئەوەی خوای گەورە هیدایەتیان زیادکە. ئەمە فائیدە یەکەم. فائیدەی دووەم لەم ئاەتە وەریگرە، ئەلئیمان و یەزید، ئیمان زیاد و کەم دەکات. تا چاکە بکەی ئیمانت زیاتر دەبێت. وەڕەبەطنا عەلا قولوبهم، ئێستا کۆمەڵێک گەنجی ئیماندار خوای پەروەردگار دەفەرمێ وەڕەبەطنا عەلا قولوبهم، دڵیانمان بەستەوە، دڵیانمان بەهێز کرد. چونکە دەزانی مرۆڤێک بیهێنە هەرچەندە لاشەیەکی گەورەی هەبێ،
ئازایەتی و شەجاعەتەکەی بەستراوەتەوە بەو دڵی کە لە ناو لاشەیدایە کە دڵ بەهێز و پتە بوو ئەوە کەسێکی بوێر و بەغیرەت و ئازا دەبێت. ئەگەر لاشەشی بچووک بێت و جەستەشی لاواز بێت، ئەگەر ئەو دڵی ناو سینجی مشتت و مفەڕق بوو، کۆ نەکرا بۆ و پتە و بەهێز نەبوو، ئەوە ئەگەر لاشەشی گەورە و زەبەلاح بێ هەر ترسنۆکە هیچ نییە. مرۆڤ پێویستی بەوەیە کە دڵی پتە بێ، چۆن کە سیارەیەک دەکڕی پێت دەڵێ و سیارەیە 4 پستۆنە یا 6 یا زیاتر یا 8 تا زیاتر بێ بەقووەترە، 8 پستۆن بەقووەترە. هەندێک کەس هەیە سەیری لاشەی مەکە، دڵەکەی 8 پستۆنە، ئەوەندە بەهێزە، ئەوەندە خۆگرە، ئەوەندە بە ئارامە، ئەوەندە بەتوانایە، سەیرت لێدێ بۆ دڵی بەهێزە. دڵ پێویستمان بۆیە داوا لە خوا بکەین دائیمەن اللهم اربط على قلوبنا، خوای گەورە دڵەکانمان پتە و بەهێز کەیت، توندی کەیت، لێک هەڵوەشاو نەبێ و ترسنۆک بێت. پەروەردگار دەفەرمێت دڵیانمان بەهێز کرد إذ قاموا فقالوا، کاتێک هەڵسان و ڕاست بوونەوە و بەرەنگاری دەسەڵاتدارە زاڵمە کافرەکە بوونەوە، وتیان چی؟ یەکسەر وتیان ربنا رب السماوات والأرض، پەروەردگاری ئێمە ئەوە نییە کە تۆ دەیڵیت ئەی کافر، پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە. چێ بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە؟ ئەو پەروەردگاری ئێمەیە، نەک ئەوەی کە تۆ باسی دەکەیت. هیچ نییە ئەوە لای ئێمە، هیچ نییە. مادام پەروەردگارمان پەروەردگاری ئاسمانەکان و زەویە، کەواتە لەن نەدعووە من دونه ئیلاها، کەواتە جگە لەو پەروەردگارە داوا لە هیچ پەرستراوێکی تر ناکەین و هیچ معبودێکی تر ناپەرستین و سوزدە بۆ کەسی تر نابین و ملکەچی کەسی تر نابین. استدلوا بتوحيد الربوبية على توحيد الألوهية. مادام پەروەردگاری ئەرز و ئاسمانە، کەواتە دەبێ هەر ئەو بپەرستین، داوا هەر لەو بکەین، هانە هەر بۆ ئەو بەرین. لن ندعو من دونه إلها، پشتیوان ناکەین. لقد قلنا إذا شططا، ئەگەر بێت و ئێمە جگە لەو پەروەردگاری ئەرز و ئاسمانە داوا لە یەکێکی تر بکەین، ئەوە قسەیەکمان کردووە شەتەتە، واتە غایە فی الکەذب، ئەو پەڕی درۆیە، ئەو پەڕی درۆمان کردووە ئەگەر بێت و ئێمە داوا لە یەکێکی تر بکەین. چۆن دەبێت؟ ئەوەی کە پەروەردگاری ئەرز و ئاسمانە ئەوە شایستەیە. ئەمە بەسەر هاتی ئەصحاب الکەهف وەکو خوا دەیگێڕێتەوە. ئەی وەکو فلیم دەیگێڕێتەوە؟ نا، وەکو فلیم دەیگێڕێتەوە. ئەو دەعوەیەی کە ئەصحاب الکەهف کە ئەو گەنجانە بوویان ڕەئسەن عەلا عەقب هەڵی گێڕایەوە. ئەوان هانا بۆ عیسای کوڕی مەریەم دەبن. ئەو گەنجانە یاوەرانی ئەشکەوت هانا و ئیستیغاثە بە عیسای کوڕی مەریەم دەکەن. ئەی قورئان دەفەرمێت چیان وت؟ لن ندعو من دونه إلها، ئێمە جگە لە خوا داوا لە کەسی تر ناکەین، چونکە ئەگەر داوا لە کەسی تر بکەین ئەوە قسەیەکمان کردو، ئەو پەڕی درۆز نییە. کەواتە ئەو کۆمەڵە گەنجە ئەهلی تەوحید بوون و بۆ بەرپاکردنی تەوحید و نەهێشتنی شرک، ڕیسواکردنی شەریک بۆ خوادانان هەڵسان. ئەمە یەک. فائیدەیەکی تر لەم ئایەتە وەری بگرین، ئەوەیە کە هەر کەسێ داوا لە غەیری خوا بکە، ئەوە چی کردووە؟ لەقەد قولنا ئیدەن شەتەتە، درۆیەکی گەورەی کردووە. هەر کەسێ داوا لە پیاوچاکێک، لە وەلیەک، لە ساڵحێک، لە پێغەمبەرێک، لە هەر یەکێک دەکات، ئەوە درۆیەکی گەورەی بە ناوی دینەوە کردووە. دینی خوا لەگەڵ ئەوە نییە تۆ داوا لە غەیری خوا بکەیت. ئەمەش بیزانین. لەم ئایەتە چیترمان بۆ دەردەکەوێت؟ سێهەم، ئازایەتی و بوێری ئەو کۆمەڵە گەنجەمان بۆ دەردەکەوێت کە ڕوبەڕووی ئەو کافرە دەسەڵاتدارە وەستانەوە و ئیعلانی عەقیدەی تەوحیدی خۆیانیان کرد. ئەمە گرینگە. ئەمە گرینگە
کە ئینسان قەولی حەق بڵێ عندە سوڵتانی جائر، لای دەسەڵاتدارێکی ستەمکاری زاڵم قسەی حەقکەیت، نەک پشت بەملا، نەک دواتر لەناو کۆڕ و کۆمەڵی خەڵک هیچ نییە کە ڕاست دەکەی ڕوبەڕووی خۆی قسەی حەقکە، وەکو چۆن ئەو کۆمەڵە گەنجە کردیان. هؤلاء قوم اتخذوا من دونه آلهة، اینجا دەڵێن ئێمە قەومەکەی خۆمان ئەوانە قەومی ئێمەن جگە لە خوا ئالیهەتی تریان داناوە، جگە لە خواشتی تر دەپەرستن، هانا بۆ کەسی تر دەبن. لولا يأتون عليهم بسلطان بين، ئەرێ بۆ بەڵگەیەکی ڕوون، سوڵتان یعنی حجە، دلیل، بورهان، ئەرێ بۆ بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا ناهێننەوە لەسەر ئەو کارەی کە دەیکەن کە داوا لە کەسانی تر دەکەن جگە لە خوا، بۆ بەڵگەیەک نایەنەوە؟ طبعا هیچ بەڵگەیان نییە. هەر کەسێک کە داوا لە غەیری خوا دەکا و غەیری خوا دەپەرستێ بڵێ زەحمە نەبێ بەڵگەیەکمان دەیە. ئەی ئەو کەسەی هانا بۆ پیاو چاکێک دەبیت، بۆ وەلیەک، بۆ پێغەمبەرێک، زەحمە نەبێت دەلیلێکی قورئانم دەیە کە خوا ڕێگەی دابێت تۆ ئەم کارە بکەیت. نییە. فمن أظلم ممن افترى على الله كذبا، جگە لە درۆکردن بە ناوی دینەوە هیچ نییە. اینجا خوای گەورە دەفەرمێت دەی جا چێ لەو کەسە زاڵمترە، ستەمکارترە کە درۆ بە ناوی خوا و بە ناوی دینەکەی خواوە دەکا. کەس هەیە لەوە درۆزنتر و زاڵمتر؟ کەس لەوە زاڵمتر نییە. بۆیە هەموو شەخص پەرست و گۆڕپەرستان کە هانا بۆ شێخ و قەبر و وەلی و پیاوچاک و پێغەمبەران دەبن، کەس لەوانە ستەمکارتر و زاڵمتر نییە بە نەسی قورئان. فمن أظلم ممن افترى على الله كذبا، درۆیە بە ناوی خواوە دەیکەن. دەچێ هانا بۆ قەبرێک دەبا دەڵێ لە خوا نزیکم دەکاتەوە، درۆ دەکەیت. قورئان پێت دەفەرمێت درۆ دەکەیت. لولا يأتون عليهم بسلطان بين، دەی زەحمەنەیە بەڵگەیەکمان دەیە، خوا بە تۆی وتبێ بڕۆ داوا لە مردوویەکە، داوا لە پیاوچاکێکە ئەویش بۆت لە خوا دەپارێتەوە، دلیلێکمان دێ کە نیتە درۆ بە ناوی خواوە مەکە. ئەو کاتە تۆ لە هەموو کەس ستەمکارتریت، لەو کەسەی کە خوێن ڕێژە تۆ لەو ستەمکارتری. بۆ چکە تۆ بە ناوی خوا و دینەکەیەوە بوهتانت کرد. دینی خوا لەگەڵ شەخص پەرستی نییە. ئێستا ئیعلانی منهج و دیانەتی خۆیانیان کرد کە تەوحیدە، و پادشا کافرەکەشیان ڕیسوا کرد و عەقیدە شیرکیەکەی ئەویشیان ڕیسوا کرد. ئێستا دەڵێن چی لەناو خۆیاندا؟ هەندێکیان بەوانی تر دەڵێن وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف، دەی کە ئێوە دابڕان لەو قەومە مشریکە کافرە و دوور کەوتنەوە لە هەموو ئەوانەش کە دەیان پەرستن جگە لە خوا، کەواتە ئێوە جێتان نابێتەوە لێرە، جێتان نابێتەوە، ناکرێت لێرە بمێنەوە. ئەی چی بکەن؟ فأووا إلى الكهف، فأووا إلى الكهف، بڕۆن بۆ کوێ؟ بڕۆن بۆ ئەشکەوتێک، بڕۆن بۆ ئەو ئەشکەوتەی کە لە چیاکە هەیە. ئایا گیراون دوای ئەوە ڕایان کردووە؟ ئەو شتانە هیچی باز نەکراوە، بەڵکو بازەوە دەکرێت کە ئیعلانی عەقیدەی خۆیانیان کرد. ئینجا یەکێکیان بەوانی تر دەڵێ کەواتە ئێمە لەمەودا جێمان نابێتەوە لێرە، کۆتاییمان پێهات کە لە ناویاندا بمێنینەوە، بۆیە پێویستە ئێمە هیجرەت کەین، دوور کەوینەوە. بۆ کوێ؟ هیچ شوێنێک نەهاتە خەیاڵیان. إلى الكهف، با بچین بۆ ئەو ئەشکەوتە. ينشر، چه إعراب ينشرم بۆ دەکا؟ ها کاکە، إعراب كاكا، آفرين، جوابي طلبة باشا. ينشر لكم يعني كأيوة لبيناوي خوا هجرت كانوا أو قوم كافر جيبيلن بچنە ئەشکەوتێکیش، ئەشکەوت کە هیچ هۆکاری ژیانی تیادا نییە. ئەشکەوت چی لێ کاکە؟ کارەبایە نییە، ئاوە نییە، نانە نییە، دوکانە نییە، بازار نییە، جێگای خەوتن نییە، یعنی ئەشکەوتێک. سەیری ئەو یەقینە بکە. ينشر لكم ربكم من رحمته، پەروەردگارتان لە ڕەحمەتی خۆیتان بەسەردا پەرش و بڵاو دەکاتەوە لە ناو ئەشکەوتێکدا.
دەبێ مسلمان یەقین دوا بێ کە لەبەر خوا هیجرەتکەی لەبەر خوا شوێنێکی خراپجێ بێڵی بۆ شوێنێکی باش لەبەر خوا کۆشک و تەلار و پلە و پۆستەکەت جێبێڵی بچیتە ناو ئەشکەوتێکیش والله ينشر لكم ربكم من رحمته پەروەردگار بەسەرتاندا پەرش و بڵاو دەکاتەوە لە ڕەحمەتی خۆی وەچیتر ويهيئ لكم من أمركم مرفقا و لەو کارەی خۆتان لەو هیجرەتەی خۆتان پەروەردگار چیتان بۆ ئاسان دەکا و بۆتان ڕێک دەخا مرفقا ئەی منتەفعا ما تنتفعون به ئەو شتێک کە ئێوە سوودی لێ دەبین و پێویستتان پێە خوای گەورە بۆتان ئاسان دەکا بۆتان ڕێک دەخا سبحان الله لە ناو ئەشکەوتێک باڵێ ئەمە دەرسی گەورەی تێدایە مسلمانان برای مسلمانم سیقەت بە خوا بێت تۆ لەگەڵ خوا بە تۆ بەرەو خوا بڕۆ جابزانە خوای پەروەردگار چۆن ئەشکەوتێکت بۆ دەکاتە بەهەشتێک بەڵام لە خوا دوور بە بزانە چۆن خوای پەروەردگار قەسڕێکت لێ دەکاتە دۆزەخێک بۆچی لەبەر ئەوەی تۆ عەبدی خوایت هەر کاتێک پەیوەندیت پچڕا لەگەڵ خوا قوڕ بەسەرت دەبێت ژیانت لێ تاڵ دەبێت وەزعت ناخۆش دەبێت فریای هیچ ناکەویت دڵت ئاسوودە و مرتاح نابێت بە هیچ شێوازێک بەڵام کە لەگەڵ خوای پەروەردگار بوویت خوای پەروەردگار سەیری ئەم دوو پاداش دەکە یەکەم چی بوو ينشر لكم ربكم من رحمته بۆچی نەیفەرموو يرحمكم فەرمووی ينشر بەسەرتاندا بڵاو دەکاتەوە ڕەحمەتی خۆی بۆتان دێنێ ڕەحمەتی خۆیتان بۆ بڵاو دەکاتەوە بە هەر کوێیەکدا دەڕۆن ڕەحمەتی خوا لەوەیە و ئەوەش کە پێویستانە و سوودی لێ دەبینین خوای گەورە ئەوەشتان بۆ ئەو ئەسبابانەشتان بۆ ڕێک دەخات ويهيئ لكم من أمركم مرفقا ئەو یەقینەی کە بوویان یەقینێکیان هەیە بە خوای خۆیان دەزانن ماماڵە لەگەڵ چێ دەکەن دەزانن زەرەر ناکەن من ترك لله شيئا عوضه الله خيرا منه هەر کەسێ لەبەر خوا واز لە شتێک بێنێ خوای گەورە بۆی دەگۆڕێتەوە بۆی تەعویز دەکاتەوە بە خێرتر لەوەی کە وازی لێ هێناوە چوونە ناو ئەشکەوتەکە فعلا هیجرەتیان کرد کۆشتیان بەجێ چکۆوانە کەسانی کەم نەبوون چکە ئینسانی پلە نزم ئاست نزم ناگاتە پادشایەک و دەسەڵاتدارێک ئەو هەموو خۆشی و لەزەت و ماڵ و سامانی دنیایان جێهێشت ئێستا چوونەتە ناو ئەشکەوتێک بەڵام چۆن چوون دوو جۆر چوونە ناو ئەشکەوت هەیە دوو جۆر هیجرەت هەیە هیجرەیەک بە یەقینەوە بە هیوا و ئاوات و ڕەجایەکی زۆرەوە بە ڕەحمەتی خوا بە حوسنی ظن و تەفاؤلە و دڵگەشیەوە هیجرەتێکیش بە تەشاؤم و ڕەشبینیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ ئەنە عند ظن عبدي بي من لای گومانی عەبدەکە من پێم ئەو عەبدە گومانی ئەوەم پێ ببات چاکەی دێنمە ڕێگا خۆشی بە نسیب دەکەم بە نسیبی دەکەم کە گومانی ئەوەم پێ ببات لە برسان دەیکوژم لە برسا دەیکوژم گومانت باش بێ بەخوا بزانە ئەوانە بە چ گومانێکەوە ڕۆیشتنە ئەشکەوتێک ئەجینا وەرە بە هەموو عەقڵێک بیری لێ بکەرەوە باشە ئینسان دەبێ ئەگەر ڕاکە لە شارێکەوە بۆ شارێکی تر کە ژیانی تێدا بێ ئێستا ئێوە بۆ ناو ئەشکەوتێک دەچێن ئەخردەی لە ناو ئەشکەوت چ هۆکارێکی ژیانی تێدایە بەڵێ هۆکاری ژیانی تێدا نییە بەڵام ڕەحمەتی خوای تێدایە تەواو بەسە دوای ئەوە چوونە ناو ئەشکەوت ئێستا خوای گەورە بۆمان باسی حاڵی ئەشکەوتەکەیان دەکا چۆنیەتی ئەشکەوتەکەیان بزانین چۆن بوو حاڵی ئەشکەوتەکە بەو شێوازە بوو پەروەردگار دەفەرمێ وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وأي أو كسيكا بچی سەیری ئەشکەوتەکەی دەبینیت کاتێک کە خۆر هەڵدێت بەیانیان تزاور عن كهفهم تیشتی خۆرەکە تەزاوەڕ یعنی تەمیل لا دەدا لە دەمی ئەشکەوتەکە بەرەو لای ڕاست لە لای ڕاستی ئەشکەوتەکە دەدا باش بەیانیان کە خۆر هەڵدێت لە لای ڕاستی ئەشکەوتەکە دەدا ناچێتە ناو ئەشکەوت وإذا غربت تقرضهم ذات الشمال ئەی کە خۆرەکە ئاوا بوو
ئێستا تەقریضهم تەتروکهم بەجێیان دەڵێ وردە وردە تیشتی خۆرەکە بەجێیان دەڵێ لەکوێدا ئێستا تیشتی خۆر لە لای چەپی ئەشکەوتەکە دەدا. کەواتە چێ پێم دەڵێ ئیتیجاهی ئەم ئەشکەوتە چۆن بووە؟ دوای ئەو وەسفەی قورئانە ئیتیجاهی ئەشکەوتەکە باشوور کاکە قودس قبلە. ئەها دیقەت بدەنێ قورئان فەرمووی کە خۆر هەڵدێت خۆرەکە تیشتی خۆرەکە لە لای ڕاستیان دەدا، کە خۆریش ئاوا دەبێت تیشتی خۆر لە لای چەپیان دەدا، لە لای چەپی ئەشکەوتەکە. لە هیچ حاڵەتێکدا تیشتی خۆر ناچێتە ناو ئەشکەوتەکە. کەواتە دەمی ئەو ئەشکەوتە ڕووی لەکوێ بووە؟ ئێمە باسی قیبلە و نوێژ ناکەین. ئەگەر نوێژمان کە ڕوو بکەینە کوێ؟ نە، باسی ئەوە ناکەین کاکە. باکوور باکوور باشە باش یان باکوورە یان چی؟ دڵنیای باشوورە پێچەوانەی قیبلەیە. دەی ڕۆ قیبلە بووە. ئێستا ئەو مزگەوتەی ئێمە ڕۆ قیبلەیە. لە کاتی خۆر ئاوابوون تیشی ڕۆژ دێتە ناو مزگەوتەکەمانەوە لە پەنجەرەکانیان نایەت؟ دێت. کەواتە ڕۆ قیبلە نەبووە. با بڵێن ڕۆ ڕۆژهەڵات بووە، لە کاتی ڕۆژهەڵات خۆر دێتە ناویان نایەت؟ کەواتە ڕۆژهەڵاتیش نەبوو. با بڵێن ڕۆژ ئاوا بوو، لە کاتی ڕۆژ ئاوا خۆر دێتە ناوە؟ کەواتە ئەوەش نەبوو. ئەی چی بوو؟ ها؟ باکووری شیمال تێگەیشتی؟ یا باکووری شەرقی، عەفوەن باکووری شەرقی. چی پێ دەوترێ؟ باکووری ڕۆژهەڵات. وەنیا باکووری ڕۆژهەڵات یعنی ئەگەر بێت و ئیتیجاهات یعنی هەر ئیتیجاهاتەکان بێنی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور باشوور لە نێوان باکوور و ڕۆژهەڵات ڕۆ لەو نێوانە بووە ئیتیجاهەکەی لە نێوان باکووری ڕۆژهەڵات یعنی تیشتی خۆر ناچێتە ناویەوە بە هیچ شێوازێک. بۆ تیشتی خۆر کە بێت و لەو لاشانە بدات بۆ گەن دەبن. لە ناو ئەشکەوتێکدا کەسێک خەوتووە و خۆری لێ بدا چی لێ بەسەر دێ؟ بۆ گەن دەبێ. ئێستا پرسیارێک دەکەم با تێ بگەین. 10 کیلۆ گۆشتمان بۆ هاتووە بۆ قوربانی، بیخێنە ناو فڕنەکەوە پارێزراوە دەبێ بیخێن ناو فرێزەرەوە مجەمیدەوە؟ کامیان؟ تەبەن ساردی، یعنی گۆشت لە ساردی دەمێنێ یا لە گەرمی؟ لە ساردی. کە تیشتی خۆر لێی بدا بچێتە ناو ئەشکەوتەکە تیشتی خۆر لە لاشەکەیان بدا چیان لێ بەسەر دێ؟ بۆ گەن دەکەن. بۆ گەن دەکەن. تەواو. پەروەردگار بزانە فەرمووی چی؟ وَيُهَيِّئْ لَكُم مِّنْ أَمْرِكُم مِّرْفَقًا. یعنی کار و بار ئەوەی کە سوودی لێ دەبین بۆتان ئاسان دەکەم. ئێستا بە ئیرادەی ڕەب العالەمین ئەشکەوتەکە بە شێوازێکە نە لە بەیانیان نە لە ئێواران تیشی خۆری لێ نادا. ئەی نیوەڕۆیان ئەی نیوەڕۆیان خۆر لەسەرەوەیە تەبەن سەری ئەشکەوت سەری هەیە هەر لێی نادات. کەواتە ئەمە یەکێکە لەو ئەسبابانەی پەروەردگار داینە بۆ پاراستنی لاشەکانیان. وهم في فجوة من سەیری ڕەحمەتێکی تری خوای گەورەکە وهم في فجوة من و ئەوان لە کوێی ئەشکەوتەکەدا خەوتبوون لە شوێنێکی فراوانی ناوەڕاستی ئەشکەوتەکە کە هەوا دەیگرتەوە هەوا لێی دەدا. هەر شوێنێک تەسک بێت و هەوا لێی نەدا دیسان چی دەبێت؟ بۆ گەن دەبێ. ئێستا ئەوان قورئان بزانە چۆن وەصفی کردووە بە دەقیقی وهم في فجوة من لە بۆشاییەکی ناوەڕاستی ئەشکەوتەکە کە هەوا و نەسیم و ئەوە دێت بەسەریاندا لێیان دەدا و بۆی بۆ گەن نەبن. وهم في فجوة منه ذلك من آيات الله. بەڕاستی ئەم شتانە ئەو ئاسانکاری و ڕێخستن و تەرتیباتە لە نیشانەکانی عەظەمەت و گەورەی و باڵادەستی خوایە. ذلك من آيات الله من يهدي الله فهو المهتد. هەر کەسێکیش خوا هیدایەتی دا سود لە ئاەتەکان ببینێ ئەوە هیدایەت دراوە. ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. و هەر کەسێکیش کە گومڕای کات خوای گەورە گومڕای کات ئەوە هیچ دۆستێکی پشتیوانێکی هیدایەتدەر دەست ناکەوێت بۆ ئەو کەسە کەس نییە هیدایەتی بدات. کەواتە
تێگەیشتین هیدایەت و گومڕاکردن بەدەست خوایە داوا لە خوا بکەین هیدایەتماندا و گومڕامان نەکە ئەمە یەک فایدەیەکی تر ئینسان کە ئیستیفادە لەو ئایەت و نیشانە و بەڵگانە بکە ئەوە دیارە کەسێکی هیدایەت دراوە بەڵام وەرە بۆ نمونە ئینسان کە ئیستیفادە لەو ئایەتانە ناکات هیدایەت دراو نییە کەسێک خوای گەورە موفەقی نەکردووە خوای گەورە هیدایەتمەندەی بۆ خاتری ناو جوانەکانت زانیمان حاڵی ئەشکەوتەکە چۆنە سەبا بزانین حاڵی خۆیان چۆنە لە ناو ئەشکەوتەکەدا حاڵی خۆیان پەروەردگار دەفەرمێ وتحسبهم أيقاظا وهم رقود تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام یا تۆ ئەی ئەو کەسەی کە بچیت بتەوێ بیان بینی لە ناو ئەشکەوتەکەدا وتحسبهم أيقاظا کە دەچی دەبینیت وا گومان دەبیت کە ئەوانە بەخەبەرن ئەوە خۆی لە خۆیدا ترسناچیە یعنی ترسناچیەک بە بینەر دەبەخشێ کە بە پەلە بگەڕێتەوە بۆ ئێوە کۆمەڵی گەنجن و بەخەبەرن وتحسبهم أيقاظا وهم رقود لە حاڵەتێکدا کەوان خەوتون بەڵام چۆن دەردەکەوتن وا دەردەکەوتن بەخەبەرن ئەوەش دەبێتە هۆکاری پاسەوانی بۆیان یان نا باڵێ کەسێک مردبێ دائیمەن کەسێک کە بیەوێ زەفەر بە کەسێک ببا سەیری دەکە کە خەوتو بێ بە کەیفی خۆی چی لێ بوێ لێ دەکەن بەس کە بینێ بە خەبەرە و بە ئاگایە دەکشێتەوە دووە کاکە و بە خەبەرە بە ئاگایە ئەمە هیچیشتر لە ويهيئ لكم من أمركم مرفقا خواي گەورە وای کردووە هەر کەسێ بچێ دەبینێ ئەوانە بەخەبەرن نەخەوتون لە کاتێکدا خەوتون ئەمە حاڵەتێک کە وەصفی ئەوان لە ناو ئەشکەوتدا دووهەم ونقلبهم ذات اليمين وذات الشمال وأمدي وأوديان پێدەکەین لەسەر لای ڕاست خەوتون دوایی وەریان دەجێڕین بۆ سەر لای چەپ اینجا بۆ سەر لای ڕاست اینجا بۆ سەر لای چەپ بۆچی بۆ ئەوەی ئەم زەویە لاشەیان نەخوات نەڕزێت و کرم لێی نەدات ماوەیەک لەسەر ئەو لایە و هەروەها بۆی خوێن دەورەی دەم تەوازوونی خۆی وەربگرێت لەسەر ئەو لایە وردە وردە ئەنجا دەیسوڕێنتە سەر لاکەی تر هەم تەوازوونی خوێن هاوسەنجی و هەم بۆ ئەوەی لاشەشیان چی نەبێ لاشەشیان زەوی نەیخوات کرم لێی نەدات خوای پەروەردگار ئاڵوگۆڕیان پێ دەکات خوان خەوتون ئەگەیان لە هیچ نییە وكلبهم باسط ذراعيه بالوصيد پەروەردگار دەفەرمێ وەسەگەکەشیان هەردوو دەستەکەی خۆی ڕاک کێشاوە ڕای خستووە بالوەسید لە بەردەم دەرگای ئەشکەوتەکە لە کراوەیی دەرگای ئەشکەوتەکە ئەویش بە هەمان شێوە خەوی لێکەوتو هەردوو دەستەکانی خۆی ڕاخستووە باسط ذراعيه بالوصيد ئێستا بۆ سەگەکە نەیفەرموو ئەودی و ئەودی و پێ دەکەین بەڵام بۆ ئەوان فەرمووی ئەودی و ئەودییان پێ دەکەین بۆچی یعنی سەیری دیقەتی قورئانکە سەیری ئیعجازی قورئانکە پێستی سەگ بەهێزتر و بەتواناتر و بەقووەترە لە پێستی مرۆڤ ئەودی و ئەودی و پێ نەکرێ تەواو چی لێ بەسەر دێ دەڕزێت کرم لێی دەدا بەڵام سەگ یەکەمیان لەسەر لا نەخەوتووە نە لەسەر لای ڕاستە نە لەسەر لای چەپە لەسەر دەستەکانیەتی و ئەو دەستەشی ئەوەندە بەهێزە تەحملی ئەوە دەکات خوای گەورە باسی ئەوەی نەکرد کە بڵێ سەگەکەشمان وا لێ کرد چکە پێویستی ناکات ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخوێندەوارێک ئەم شتانە دەزانێت ئەم وردەکاریە کە لە خواوە بۆی نەهات پێ لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ئەگەر تۆ بچیت سەیریان کەیت و بیان بینیت ئەوە یەکسەر ڕوو دەسوڕێنیت و ڕادەکەیت لێیان ڕاکردنێک وەلەمولیئتە منهم ڕوعبا دڵت پڕ بووە لە ترس لێیان بەو پەڕی ترسەوە ڕادەکەی و بەجێیان دێڵیت بۆ خوای گەورە وای کرد ئەمەش حێراسەتێکی معنەویە حێراسەتی معنەوی چۆنە خوای گەورە وای کردووە هەر کەسێ بیبینێ ڕاکە بترسێ ئاجیناوانە بوایە 309 ساڵ چەند لاشەیەک چەند مرۆڤێک لە ناو ئەشکەوتێکدا بن ئێ بۆ گورگێک نەهات شێرێک نەهات پڵنگێک نەچوو بیان خوا مارێک مرۆڤێک بۆ کەسێک نەچوو بۆ ئەو زاڵمە حاکمە کافرەکەی سەردەمی خۆیان بۆچی نەچوو خوای گەورە حێراسەتێکی معنەوی پێبەخشیون هەر کەسێ بچێت لە ترسان ڕاکردنێک ڕادەکە ناوێرە جاریشتە بچێتەوە ئەو لایە ئەوە پاراستنە خوای گەورە دەوێت بیان پارێزێ ئەوەش حاڵی ئەوان لە ناو ئەشکەوتدا
وكذلك بعثناهم ئێستا دوای زیندوبوونەوەیە دوای بە خەبەر هێنانیان پەروەردگار هەروەکو چۆن خەوی لێ خستن ئێستا بە خەبەری هێنانەوە وكذلك بعثناهم ليتساءلوا بينهم بۆ ئەوەی لەناو خۆیاندا پرسیار لە یەکتر بکەن ئەرێ چەندێک ئێمە خەوتوین قال قائل منهم كم لبثتم یەکێ لە خۆیان وتی ئەرێ چەندێک دەبێ ئێمە لێرە خەوتوین قالوا لبثنا يوما أو بعض يوم لە وەڵامدا هەندێکیان وتیان یەومەن لەوەیە ڕۆژێک بێ ئێمە خەوتوین هەندێکیان وتیان نا ڕۆژێک زۆرە لەوانەیە دانە ڕۆژێک بێ ینی نیو ڕۆژ بێ مەثەلەن ئێمە خەوت بین چەند سەعاتێک بێ لەوانەیە خەوت بین سبحان الله أو بعض يوم دوای وتیان قالوا ربكم أعلم بما لبثتم کوڕە لەوە گەڕێن جارێ مهمتر هەیە ئێمە برسیمانە پەروەردگار خۆی دەزانێت چەندێک خەوتوین با لەوە گەڕین ئایا ڕۆژی تەواو بۆ یا کەمتر لە ڕۆژ با لەسەرەوە مناقەشە نەکەین پەروەردگار خۆی باشتر دەزانێت چەندێک خەوتوین بەڵام چی گرنگە فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة یەکێک لە خۆتان دەی با بینێرین بۆ ناو شاری خۆیان إلى المدينة ألف ولام يعني المدينة المعهودة أو شارەی کە لێمان ڕاکرد با یەکێکمان بنێرین بەو پارەی کە پێمانە بینێرینەوە ناو شار بەدزی چی بکات فليأتكم برزق منه بۆ ئەوەی فلينظر أيها أزكى طعاما با سیر کە ئەهلی بازار چێ خواردنەکەی لە هەمووی پاکترە حەڵاڵترە فليأتكم برزق منه با لەو کەسە کە خواردنی پاک و حەڵاڵە لەو ڕزقێکمان بۆ بێنە خواردنێکمان بۆ بێنە ئێمە برسیمانە وليتلطف بەڵام زۆر بە هەستیاری و بە وریایی و بە خۆشاردنەوەوە بچێتە ناو شار خواردنەکە بکڕێ و بێتەوە بۆچی ولا يشعرن بكم أحدا بۆی کەستان پێ بە ئاگا نەکات بۆی بە شێوازێک نەچێکە بیبین و هەستی پێ بکەن و بیناسن ئەوان وا دەزانن دنیا هەر و دنیایە کە جێیان هێشت ئێستا کە بچنەوە ناو شار دەیان ناسنەوە إنهم إن يظهروا عليكم چونکە بەڕاستی ئەگەر بێت و خەڵکی شار پێتان بزان و بتان دۆزنەوە ئەوە دوو ڕێگاتان لە پێشە يرجموكم إن بقيتم على دينكم ئەگەر لە سەر دینی خۆمان بمێنین سەر دینی خۆتان بمێن ئەوە بەخوا بەربارانمان دەکەن ئەگەر ئەو کەسەی دەچێت شت دەکڕێ یعنی تەسەڕوفاتێک کە پێی بزانن ئەوە بەهۆی ئەوە دێن ئێمەش دەدۆزنەوە کاتە یا بەربارانمان دەکەن ئەگەر بمێنین لە سەر دینی خۆمان ئەو يعيدوكم في ملتهم یا دەتانگەڕێنەوە سەر دینی خۆیان ملتهم يعني دينهم ولن تفلحوا إذن أبدا کە لە دینی تەوحیدیش هەڵگەڕێنەوە بچنەوە سەر دینی شرک و هاوڵ بۆ خوادانان هەرگیز سەرکەوتوو نابن ئێوە بۆیە ئینسانی مرتد قەت سەرکەوتوو نابێت ئینسانی هەڵگەڕاوە لە دین قەت سەرکەوتوو خۆشحاڵ سەرفراز نابێت مسلمانە ئێستا بۆ بە گاور ئێستا بۆ بە یێزیدی ئێستا بۆ بە ناوی چییە زەردەشتی نازانم بۆ بەچی دەی موژدە بێ قەت سەرکەوتوو نابی وەلەن تفلحوا ئیدەن ئەبەدا قەت سەرکەوتوو نابی کە تۆ لە دینی ئیسلام هەڵگەڕێیتەوە کەواتە مەترسیەکانیان باس کرد ئینسان دائیمەن هەر شتێک کە بیەوێ نەکرێت پێویستە مەترسیەکانی باسکە بۆچی نەکرێت وتیان چی چونکە ئەگەر بێت و بتان دۆزنەوە یان ڕەجمتان دەکەن بەربارانتان دەکەن کە لەسەر دینی خۆتان بێنەوە یا دەتان گەڕێنەوە سەر دینی خۆیان دەبێ هەڵگەڕێنەوە لە دین ئەو کاتر سەرکەوتوو نابن ئێستا دەرسێکی جوانی ئەو کەسەیاندا کە بەو پارەی خۆیان ناردیانە ناو شار خواردنیان بۆ بێنێ ئێستا قۆناغی کەشف بوونیان دێت پەروەردگار دەفەرمێ وەکەذالک ئەعتەرنا عەلەیهم هەر وەکو چۆن خەواندمانن و هەر وەکو چۆن زیندوشمان کردنەوە بە هەمان شێوەش ئێستا خەڵکمان لێ ئاگادارکردنەوە دۆزیماننەوە بۆ خەڵک باشە بۆ خوای گەورە ئەوەی کرد ئەسڵەن پەروەردگار دەیەوێت دەرسێکی ئەو سەردەمە بدا کە تیایدا ڕۆیشتن و دەرسێکی ئەم سەردەمەش بدا کە تیایدا بەخەبەر هاتن لیعلموا بۆچی خوای گەورە کەشفی کردن چونکە کاتێک ئەو پارەیان بردە ناو شار ئەو پارەی ئەو سەردەمە نییە ئەو سکەیە کە تەماشای کەی نەقشەکەی و شێوازەکەی
ئەوانەی کە خەبیر و شارەزان تەماشای دەکەن بۆیان دەردەکەن ما چەند سەد ساڵ پێش ئێستایە ئیفلان سەردەمەیە چیەکە لای تۆ والحاصل تاوەکو وردە وردە کەشف بوون و دۆزیاننەوە بۆچی خوای گەورە کەشفی کردن ليعلموا أن وعد الله حق بۆ ئەوەی هەموو لایەکیان بزانن کە بەڵێنی خوا حەقە کە خوای گەورە فەرموویەتی دەتان مرێن و زیندوتان دەکەمەوە ئەوە حەقە چۆن بزانین حەقە لەم بەسەرهاتە بۆ دەردەکەوێت حەقە پەروەردگار چەند کەسێک 309 ساڵ بخەوێنێت بێ خواردن بێ خواردنەوە ئێستا بێ ئەوەی ئەداتی گەرمکەرەوە و فێنکەرەوەیان لابێت بێ ئەوەی هیچ ڕایەخێک و خۆداپۆشەرێکیان لابێ بێ ئەوەی جلەکانیان بگۆڕن 309 ساڵ بیان هێڵێتەوە دوایی بە خەبەریان بێنێ کەواتە و خوای دەتوانێت زیندوت کاتەوە ئەی مرۆڤ ليعلموا أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها وهاتني روجي دواي قماني تيادانيا إذ يتنازعون بينهم أمرهم كاتك خلقكي أو سردمي أواني تيدا زندوبون وبخبرات ناكوچيان هبو السبارت بأمر زندوبون زوري كان دهان بلا زندوبون وهي زوري كان دهان نخ زندوبون ويشي مدرويا أما قصي خرافيات إنسان كمر زندو نابتوا خواي پروردگار 309 ساڵ پێش ئێستا یعنی پێش ئەو کاتەی بە خەبەری هێنان چەند گەنجێکی خەواند دوای 309 ساڵ زیندویان دەکاتەوە بۆ ئەوەی عیلاجی کێشەیەکی ئەو سەردەمەی پێ بکات ئێستا کە زیندوو دەبنەوە فعلا لێکۆڵینەوە و تحقیق و پرسیارکردن و تا خەڵکەکە گەیشتە یەقین فعلا ئەمانە ڕاست دەکەن ئەمانە هی ئەم سەردەمە نین ئەمانە فعلا چەند سەد ساڵێکە خەوتون ئەی چۆن بەخەبەر هاتن بۆیان دەرکەوت کە فعلا بەڵێنی خوا ڕاستە اینجا ئەوانش کە گومانیان لە زیندووبوونەوە هەبوو یان کۆڵیان لێ دەکرد ئەوانیش هاتنە سەر ئەو قەنەعاتە کە بەڵێ زیندووبوونەوە ڕاستە دوای ئەوە خوای پەروەردگار پەیامەکەی گەیاند ئەوەی کە مەبەست بوو تەواو هاتەجێ ئەو خەڵکەی ئەو سەردەمەش ئیمانیان بە زیندووبوونەوە هێنا ئێستا ڕۆڵی ئەوان نەما ئیشیان نەما و فعلا خۆشیش نییە لە سەردەمێکدا زیندوو بیتەوە کەسی لێ ناناسی کەسی ناناسی هیچ سەردەمێکی جیاواز خوای گەورە مراندنیەوە کە مراندنیەوە خەڵکەکە وتیان چیان لێ بکەین ئێمە لە هەر لە ئەشکەوت بن بیان هینە دەرەوە قەبریان بۆ هەڵکەنین چی بکەین فقالوا ابنوا عليهم بنيانا وتیان با بینایەک لەسەر ئەشکەوتەکە بکەین و دا بخرێت و کۆتایی پێبێت ئەوە کۆمەڵێکیان ربهم أعلم بهم خوای گەورە زاناترە بە حاڵیان بینای لەسەر دەکەین و لێی دەگەڕێن قال الذين غلبوا على أمرهم بەڵام ئەوانەی کە غەلبوا على أمرهم دەسەڵاتدار بوو کار بەدەست بوو ئەوانە وتیان چی لنتخذن عليهم مسجدا ئێمە مزگەوتێک لەسەر ئەم شوێنی ئەو پیاوچاکانە دروست دەکەین مزگەوتی لەسەر دروست دەکەین باش دیقەت بدەنە وشەیەک چێ وتی مزگەوت دروست دەکەین الذين غلبوا على أمرهم کار بەدەستەکان دروستکردنی مزگەوت لەسەر قەبر کارێکی زۆر خراپ و تاوانێکی زۆر گەورەیە شایستەی لعنەتی خوایە پیغمبری خوا علیه الصلاة والسلام دفرمي لعن الله اليهود والنصارى لعنتي خوا لجولك ولقاور اتخذوا قبور أنبيائهم وصالحيهم مساجد چونك قبري پیغمبران و پیاوچاکەکانی خۆیان یان دەکرد بە مزگەوت خوا لعنەتی لێکردن بۆ چونکە مزگەوت نابێ قبری تێدا بێت دەبێت تۆ سوزدە بەس بۆ خوا بەری بەس کە لە ناو مزگەوت قبر هەبوو ئەهامە قبری چێ فلان پیاوچاکەیە فلان وەلیە فلان ساڵحەیە دەی خەڵکی نەوجا بڕۆن تەوافی بە دەورەدا بکەن بە دەوریا بسوڕێنەوە تەمەسوح و تەبەڕوکی پێ بکەن دەی داوای لێ بکەن وردە وردە لە خواپەرستیەوە دەبێتە شەخصپەرستی دەبێتە شەخصپەرستی ئەوەش لە دین ئیسلامدا کوفرە جێگای نابێتەوە بۆیە لا يجتمع في الإسلام مسجد وقبر لە دینی خوادا مزگەوت و قبر نابێ بەیەکەوە بێ بە هیچ شێوازێک ئەگەر قبرێک هەبوو
مزگەوتی لەسەر دروست کرا دەبێ و مزگەوتە بڕوخێنی ئەگەر مزگەوتێکە بوو قەبرێکی تیا هەڵکەندرا دەبێ ئەو قەبرە دەربکرێتەوە لە شوێنشتر بنێژێت کامیان پێشتر بن دەبێ ئەو بمێنێت نابێ قەبر لەناو مزگەوتدا بێت بەر لەعنەتی خوا دەکەوێت ئێستا دەسەڵاتدارەکان وتیان با مزگەوت دروستکەین فعلا لە هەموو سەردەمێکدا و ئیشی دەسەڵاتدارەکانە کارێک ناکەن خوا پێی خۆشە إلا من رحم الله بەڵکو کارێک دەکەن ناو و شۆڕەت بۆ خۆیان بەدەست بێنن چاک دەزانن و بەڵگەی لەسەرە کە ئەم کارە کارێکی خراپە کەچی دەی ئەوەندە پارەت تایبەت بکرێ بۆ فلان مەرقەدە نوێ بکرێتەوە نۆژەنی دەکەنەوە فلان قەبری پیاوچاکە مزگەوتی لەسەر دروست دەکەن مزگەوتی تریش دەڕوخێنن کەواتە ئەمە لە دینداری و خواناسیان نییە لەوە نییە ئەوەیە کە دەنجی جەماوەری پێ بەدەست بێنن لە دەنگداندا خەڵکیان لەگەڵ بێ بۆ چکە قەتیعێک چۆن ڕانەمەڕ خەڵکانێکی زۆر شەخص پەرستە ئێستا دەنجی شەخص پەرست بۆ خۆی دابین دەکات بۆی ئەو کارە دەکات کەواتە ئەی موسڵمان وریابە کە پێیان وتی دروست نییە مزگەوت لەسەر قەبر نەڵی کاکە لە قورئاندا باس کراوە ئەوە نییە ئەو پیاوچاکانەی ئەصحاب الکهف مزگەوتیان لەسەر دروست کرا دەڵێن چێ دروستی کرد قورئان بۆمان باز دەکات بۆمان دەجێڕێتەوە نەک بڵێ کارێکی باشیان کرد دەفەرمێ کار بەدەستەکان ئەو کارەیان کرد ئینجا خەڵکی جوولەکە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سڵاو وسەلام بوو بە مناقەشەیان ئەرێ ئەصحاب الکهف چەند بوون سيقولون ثلاثة رابعهم كلبهم کۆمەڵێک دەڵێن سێ کەس بوون چوارەمیان سەگەکە بوو ويقولون خمسة سادسهم كلبهم کۆمەڵێکی دەڵێن نا پێنج بوون شەشەمیان سەگەکەیان بوو ڕەجمەن بالغەیب ئەم دوو ڕەئیە هەردووچی قسەکردنە لە غەیب بەبێ دەلیل ويقولون سبعة وثامنهم كلبهم وڕای سێهەمیش ئەوەیە کە حەوت کەس بوون هەشتەمیان سەگەکەیان بوو ئەوە تەواوە حەوت کەس بوون هەشتەمیان سەگەکەیان بوو قل ربي أعلم بعدتهم پێیان بڵێ خوا چاتر دەزانێت لە ئێوە ئەوە تەخوای گەورە پێ ڕاگەیاندین کە چەندن ما يعلمهم إلا قليل کەس ژمارەیان نازانێت کەمێک نەبێ ئەو کەمەش ئەوانن کە گوێ بۆ قورئان دەگرن فلا تماري فيهم إلا مراء ظاهرا مناقەشەیان لەگەڵ مەکە لەسەر ئەوە چەند بوون و چەند نەبوون لەگەڵ جوولەکە گوێیان پێ مەدە إلا مراء ظاهرا بە ئاشکرا ئاەتی قورئانیان بۆ بخوێنەوە و تەواو لەگەڵیان پێدا مەچۆ چکە سوودی نییە ولا تستفتي فيهم منهم أحدا پرسیار لە کەس لە جوولەکەکان نەکەی بڵێ ئەرێ چەند بوون ئەرێ قسەی ئەصحاب الکهف چۆن بوو ئەوەتە ئێمە خۆمان هەمومان بۆ باس کردویت باشە براکانم فائیدەیەک کە حەوت بوون و هەشتەمیان سەگەکە بوو ئینسان ڕەفاقەتی چێ بکات لە خێری ئەو کەسە یا لە شەڕی ئەو کەسەی بەنسیب دەبێت سەگێک ڕەفاقەتی حەوت پیاوچاچی کرد خوای گەورە ڕێزی لەو سەگەش ناوە لە قورئاندا باسی کردووە ڕێزی لە سەگەکەشیان ناوە هەروەکو چۆن خۆیان بوون بە موعجیزە بوون بە کەرامەتێک دلیلێک بورهانێک لەسەر عەظەمەتی خوا سەگەکەشیان چکە سەگەکەشیان خەوی لێ خوێندرا و زیندوش کرایە بە خەبەریش هێنرا خوای گەورە ڕێزی لە سەگێک کرد کە ڕەفاقەتی پیاوچاکانی کرد ئەی چۆن ڕێز لە تۆی مرۆڤ ناگرێت کە ڕەفاقەتی پیاوچاکان بکەیت بەعکسەوەش کە ڕەفاقەتی پیاو خراپ بکەیت فاجیر و فاسق و بێدین و مەشروبخۆر و زیناکار و نوێژنەکەر و لە خوا نەترس بکەیت دڵنیا بە چەندێک ئەو لای خوا بێڕێزێت تۆش ئەوەندە بێڕێز دەبی ماڵێک کار کەسە بۆ ڕێگای خۆی تۆ ڕەفیقی ئەوی یەک ڕێگاتان هەیە دڵنیا بە يحشر المرء مع من أحب والمرء على دين خليله تو لەگەڵ ئەو حەشر دەکرێت ڕۆژی قیامەت بۆیە با ئینسان سیر کە بزانێ ڕەفاقەتی چێ دەکات ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا وبهيج شتێک نەڵێ من سبەی ئەوە دەکەم إلا أن يشاء الله إلا مەگەر بڵێ کە خوا بێوێ إن شاء الله چکە کە هاتن پرسیاریان کرد جوولەکەکان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم أصحاب الكهف چەند بوون و أصحاب الكهف چی بوو چی نەبوو وتی بۆتان باز دەکەم نەیوت إن شاء الله وحیەکەی لێ دواخرا ئێستا خوای گەورە پێی دەفەرمێ ئەوە تەواو ئێستا بەسەراتەکەمان بۆ باز کردی بەڵام بۆ جارێکی تر فێر بە کە هەر شتێک وتت سبەی دەیکەم بڵێ إن شاء الله نەڵێ من سبەی ئەو شتە دەکەم سبەی وا دەڕۆم وا دەڵێم بڵێ إن شاء الله واذكر ربك إذا نسيت أي کە قسەکەت کرد و
ناوی خوات لەبیر چوو بوو واذكر ربك ئێستا بڵێ إن شاء الله کاکە إن شاء الله بەڵێ من وتمەوە دەکەم إن شاء الله و هەروەها هەر کاتێک تۆ یادی خوات لە بیر کرد بە پەلە بگەڕێرەوە دەستکەوە بە یادی خوا غافڵ مە بە لە یادی خوا و هەروەها فائیدەی سێهەم واذكر ربك إذا نسيت هەر شتێکت کە لە بیر دەچێت هەر معلوماتێک یادی خوا بکە بە ئیزنی خوا ئەو شتە دێتەوە یادت إن شاء الله وقل عسى أن يهديني ربي لأقرب من هذا رشدا وبڵێ ومێدم وایە بەخوای پەروەردگار کە هیدایەتمدا بۆ ئەوەی لەو شتە نزیک ببمەوە کە مەبەستە و مەطلوبە زۆر بە چاچی و بەڕێک و پێچی ولبثوا في كهفهم 300 سنين وازدادوا 9 انجا خوای گەورە فەرمێ لە ئەشکەوتەکەیان دامانەوە 300 ساڵ زائدا 9 قل الله أعلم بما لبثوا له غيب السماوات والأرض أبصر به وأسمع ما له من دونه من ولي ولا يشرك في حكمه أحدا أما كوتا آياتي قصي بسرهاتي أصحاب الكهف أي محمد عليه الصلاة والسلام بڵێ خوا زاناترە بە ماوەی مانەوەیان کەسێ بڵێ ئەوەندە مانەوە کەسی بڵێ ئەوەندە نەمانەوە خوا زاناترە ئەوەتە پێی فەرمووین کە 309 ساڵ ماونەتەوە له غيب السماوات والأرض هەموو زانیاری نادیار و دیار هەر بۆ خوایە ئەبصر به وأسمع ئای کە خوای گەورە چەند بینایە و چەند بیسەرە هەموو شتێک دەبینێ و هەموو دەنگێک دەبیستێ ما له من دونه من ولي ئەوان جگە لە خوا هیچ پاڵپشت و پشتیوان و سەرخەرێکیان نەبوو سەرپەرشتیارێکیان نەبوو ولا يشرك في حكمه أحدا وكسيش لحكم خوادا شريك نية ولا يشرك في حكمه أحدا كس لحكم خوي ناكات شريكي خوي أو برياري كداي هر أويا أو قضاي كردي هر أويا كز ناكات شريكي خوي لحكم خوي دا چي بوي أو دبيت بوي أي مسلمان ما دام خوي پرودگار چي بوي أو دبي پش بخوا ببستا داوا لخوا بكا هانا بو خوا برا چونك بخوا برياري خوا هر أويا وهيچي ترنية أم آية ولا يشرك في حكمه أحدا كام حكم ياما دوين باسي أحكام كرد من حكم قضائي وقدري هي وحكم شرعي هي وحكم جزائي هي كما أنا حكم شرعية كوني قدري كوني آفرين يعني لبريارة كاني خوي بيوي أصحاب الكهف به الله يتوى أو أند صالة وابكا وانكا منوتو تشيلي بكا دنيا بتي قارك داب سورنا أما حكم إخوة كزناك تشريك لحكم إخوة شوني بيوي آواده به أما بسرهاتي أصحاب الكهف براكانم بخوات تا بياني فائدة كاني وسودة كاني باسكين لو يتواونا به بلام الحليم تكفيه الإشارة إنساني عاقل أو أندي بس إن شاء الله تعالى خوي جور بخاطرنا وجوانا كانت صفات برزة كانت لو أنا بين كسود مند بون بم بسرهاتا وبقرآن بيروزا كشت بكيت حجة بدسمان نكيت حجة لسرمان اللهم استعملنا في طاعتك وأحسن ختامنا يا رب العالمين اللهم إنا نسألك من كل خير خزائنه بيدك ونعوذ بك من كل شر خزائنه بيدك اللهم إنا نجعلك في نحور أعدائنا ونعوذ بك من شرورهم اللهم اكفنا أعداءنا بما شئت آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم